لەسەر پرسی بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە عێراقدا گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عەبدولزەهرە هەنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز عەبدولزەهرە شەوتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. لە سەدا 25 دیاری کراوە کە ڕێژەی هەژاریە لە عێراقدا، ئەم ئامارە مەترسیدارە یاخود نا؟ زۆر سپاستان دەکەم، سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزتان دەکەم. ئەم ڕێژەیە کە باسی لێوە دەکەین کە باس لە 125 دەکات لە هەژار لە عێراق، لە ڕاستیدا ئەمە هی ساڵانی ڕابردووە. ئێستا هیوادارین کە ڕوپێوێکی دیکە ئەنجام بدەین بۆ ئەوەی ڕێژەی ڕاستەقینە دەربهێنین و ئەویش ئەو ڕێژەیە کە دەرکراوە لە کاتێکدا بووە کە بودجە نەبووە و کە قەیرانی دارایی لە وڵاتەکەماندا هابووە، بەو هیواین کە ئەو ڕێژەیە لەوە کەمتر بێت کە ڕاگەیەندراوە و بەرنمەیەکی باش لە حکوومەتی ئێستادا هەیە بۆ بەرزکردنەوەی کەمکردنەوەی ڕێژەی هەژاری. بەڵام ئەگەر ئێمە باسی ئەو ڕێژەیە بکەین کە لە ساڵی 2010 باس کراوە کە ڕێژەکەی 125 بووە باڵێ، ئەمە لە دوای ساڵی 2010 تا ئێستا ئەمە هەمووی هۆکارەکانی ڕێکارەکانی بڵاوبوونەوەی کۆرۆنان و هەروەها نەبوونی بودجە و قەیرانی دارایی. بەڵام ئێمە ئێستا پێشبینی ئەوە دەکەین کە ئەو ڕێژەیە تێپەڕێنراوە و ئێستا گەیشت بێتە پێشتر 122 بوو، بەڵام ئێستا تەسەور دەکەین کە گەیشت بێتە 125. ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ عێراق لە ڕاستیدا. ئەویش لە ئەنجامی تەحەدیاتە سەختەکان کە لە ماوە چەند ساڵی ڕابردوودا ڕوبەڕووی وڵاتەکەمان بوونەتەوە، جاچە دۆخێکی لەبەر دۆخی ئابووری یاخۆ تەندروستی یاخۆ سیاسی یاخۆ هەر هۆکارێکی دیکە بێت کە بوونەتە هەروەها ئەو کێشانەی لە بەردەم تێپەڕاندنی بودجە میکانزمی چارەسەرکردنی ڕێژەی هەژاری چییە لە کابینەکەی سوودانیدا؟ بەڵێ، حکوومەتی سوودانی حکوومەتێکی نوێیە و بەرنمەیەکی تایبەت بە خۆی دیاری کردووە، بەرنمەیەکی واقعیە هەوڵ دەدات لە ڕێگەی کارنامەکەیەوە چارەسەری قەیرانەکان بکات و چارەسەری کێشەکان بکات کە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە. گرنگترین نیشیان کەمکردنەوەی ڕێژەی بێکاری و هەژاری لە عێراق بە گوێرەی کارنامەی حکوومەتی سوودانی. پێویستە وەزارەتی پلاندانان استراتیژیەتێکی نوێ بگرێتە بەر بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژاری و کەمکردنەوەی هەژاری لە ماوەی 5 ساڵی داهاتوودا. هەروەها وەزارەتی پلاندانان پلانێکی بۆ گەشە پێدانی کۆمەڵایەتی هەیە کە لە ساڵی 2023 بۆ ساڵی 2027 لە بەرنامەیدایە بەسەر ڕێژەی هەژاری لە وڵاتکان بکاتەوە. ئێستاش ئەوەی لەسەرەتی ئەوەیە کە ئەو هەنگاوانە جێبەجێ بکات و لە ئێستادا حکوومەتی سوودانی ژمارەیەک هەنگاو و ڕێکاری نوێی بەپەلە دەگرێتە بەر بۆ کە ئامانج لێی پاڵپشتیکردنی فەقیر هەژارانە و کەمکردنەوەی ڕێژەی هەژاریە. بەڕێز هەنداوی و ئەویش لە ڕێگەی دابینکردنی چەند تۆڕێکی بۆ پاڵپشتیکردنی دارایی بۆ چینی هەژاران. بەڵێ، دەمانەوێت بزانین عێراق وڵاتێکی هەژارە وا ڕێژەی هەژاری ئەوەندە تێیدا بەرز بۆتەوانەیە لە ماوەی ئەو چەند ساڵەدا؟ عێراق
وڵاتێکی هەژار نییە بەڵام وڵاتێکی دەوڵەمەندیش نییە نەهەژارە و نەدەوڵەمەندە بەڵام بە وڵاتێکی مامناوەند هەژمار دەکرێت چونکە لە بنەڕەتدا ئەو بۆ داهاتی ناوخۆی تەنها پشت بە یەک سەرچاوی داهات دەبەستیت ئەویش بۆ دابینکردنی بودجە ئەویش لە ڕێگەی نەوتەوەیە دواتریش کاتێک نەوت ڕوبەڕووی بازاڕەکانی وزە ڕوبەڕووی قەیرانی گەورە بوونەوە بەهۆی چەند هۆکارێک عێراق ئابووری عێراق داتەپی بەڵام ئێستا ئێمە پێشبینی دەکەین کە ئەو دۆخی وڵات باشتر ببێت و کارتی ئابووریش بەرەو باشبوون هەنگاو بنێت بە شێوەیەکی پلەدار و ئەویش لە ڕێگە و لە بەرنامەیدا کە سەرچاوەکانی داهات هەم هەمە جۆر بکات هەم وەک کارتەکانی پیشەسازی و کشت و کاڵ و هەموو کارتەکانی دیکە کە دەبنە هۆی بەرزکردنەوەی ئابووری بوژانەوەی ئابووری وڵات هەروەها خاڵە گومرگیەکان و خاڵە سنووریەکان و هەموو ئەوانە دەتوانن ببنە پاڵپشتی کارێک بۆ سەرچاو بۆ داهاتی ناوخۆی و بخرێنە سەر داهاتی نەوت و سەرچاوەکانی ئابووری فرەجۆر بکرێن. بەڕێز هەنداوی بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم. دەتوانی پێمان بڵێ ساڵانە ژمارەی دانیشتوانی عێراق چەند زیاد دەکات؟ بەڵێ ڕێژەی گەشە دانیشتوان لە عێراق ئێستا 2.6 ئەم ڕێژەیەش ڕێژەیەکی بەرزە کە وەکو ڕێژەی ئێستا زیاتر لە 40 ملیۆن ساڵانە 2 ملیۆن زیاد دەکرێت بە گوێرەی پێشبینیەکان و ئامارەکان ناوەندی ئامار لە وەزارەتی پلاندانان ئێستا عێراق زیاتر لە 41 ملیۆن کەسە و تا کۆتایی ساڵ ئەو ڕێژەیە دەگاتە 42 ملیۆن کەس بە گوێرە پێشبینیەکانی دەست ئاماری پلاندانان. بەڕێز عەبدولزەهرە هەنداوی گوتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق گەلێک سوپاس.